ئێمە وەکو گەنجانی قەلغانی زیندوو لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵوێستی حکوومەتی هەرێم ئاشکرا بوو کە پەیامی خۆی بڵاو کردەوە سەبارەت بە بەردومانەکانی فڕۆکە زەنگەکانی تورکیا بۆ سەرگون نشینانی باشووری کوردستان. حکوومەتی باشووری کوردستان پەکەکەی بە هۆکارداناوە، بەڵام هەموو کەس دەزانێت کە پەکەکەکەیە، پەکەکە خوشک و برای ئێمەیە، خزم و کەسوکاری ئێمەیە. حکوومەتێک کە دەستی لەگەڵ بێگانە تێکەڵ کرد بێت، خاکی فرۆشت بێت، ژێڕەز و ئاسمانی فرۆشت بێت، ڕۆژانە گەنج تیرۆر بکات، مەلا تیرۆر بکات، هیچ ئەخلاقێکی تێدا نەما بێت، دەسەڵاتداریەکی فاحیشە بەڕێوە ببات. یعنی بەمە ناوترێت دەسەڵات، بەمە دەوترێت گروپێکی مافیا، گروپێکی خزمەتکاری بێگانە، دوژمن دێنە سەر خاکی باشووری کوردستان، بێدەنگن لە ئاست هێرش بۆ سەر خاکی باشووری کوردستان. ئەو بردومانەی کە لە کورت دەکرا چەند هەوڵاتی مەدەنی تێدا شەید کەوت و بریندار بوو، هەموو کەس دەزانێت کە سارەی مەدەنی بوو، هیچ شتێکی عسکەری پێوە دیار نەبوو. ئامانجی تورکیا کووردە، لە ئاسمان بێ لەسەر زەوی بێت، ئامانجی ئەو کووردە، ئامانجی پەکەکە نییە، هیچ حیزبێک بۆ ئەو گرنگ نییە، تەنیا کورد لە هەر شوێنە کورت هەبێت تورکیا دەستی خۆی پێدەگەێنێت. بۆش هەڵوێستی ناحکوومەتی هەرێمی کوردستان شەرمەزار و ڕیسوا دەکەین وە خیانەتکاران شەرمەزار و ڕیسوا دەکەین. بانگەوازی ئێمەش بۆ تەواوی گەلی کورد، بۆ تەواوی گەنجان، تایبەت گەنجانی باشووری کوردستان و تایبەت گەنجانی برادۆست بێدەنگی بشکێنن، بێن بەشداری مەرتاڵی زیندوو بن، بە هەمومان مەرتاڵی زیندوو گەورە و مەزنتر بکەین، بە هەمومان دژی داگیرکاری ڕابوەستین، دژی خیانەت ڕابوەستین.